هەردوو سەرۆک و توێژە ڕاستەوخۆکەی ڕۆژی دووشەمەیان بە وتوێژێکی بەبەرهەم لە قەڵەمدا. سەرۆک ترامپ گوتی کۆبوونەوەیەکی لەم جۆرە دەبوو زۆر لە مێژە بکرایە. سەرۆک ترامپ گوتیشی باسی دەستێوەردانەکانی رووسیای لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا لەگەڵ پوتین کردووە. من متمانێکی زۆرم بە کارمەندانی دەستگا هەواڵگیریەکانمان هەیە، بەڵام ئەوشتان پێ دەڵم کە سەرۆک پوتین ئەمڕۆ بەو پەڕی توندی نکوڵی لێ کرد. ئەم لێدوانەشی بە پێچەوانی ئاژانسە زانیاری سەرەکیەکانی ئەمریکا بوو کە دەریان خستووە رووسیا دەستی هەبووەتیایدا. بەبیرمان نایەت کەی سەرۆکێکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ویست بێتی پشت بە لێدوانەکانی ڕێبەرە بیانیەکان ببەستێت، واز لە سەرۆکی رووسیا بێنە نەک دەستگا ئاسایشیەکانی خۆی یان وەزارەتی داد. پێم وایە ئێستا لە ڕەوشێکی بێپێشینەداین. ژمارێک لە شارەزایانیش دەڵێن سەرۆک ترامپ نەیتوانی هێزی خۆی نیشان بدات لەو کۆبوونەوەیەدا. سەرۆک خاتری ڤلادیمیر پوتینی گرت، ئەو شەرمن بوو، پێداگری نەکرد دژ بە هیچ کردارێکی رووسیا لە دەرەوە و لە ناوەی وڵات کە چەندین ساڵ گرفت بۆ ئەمریکا دروست دەکات. هاوکات لێدوانەکانی لەسەر تاوانبارکردنی هەردوو وڵات بۆ دەستێوەردانی رووسیا لە پرۆسەی هەڵبژاردننی ئەمریکا بۆتە هۆی کاردانەوەیکی توند لە واشنگتنەوە بە تایبەتی لە ناو دیموکراتەکان. بۆ سەرۆکی ئەمریکا کە پشتەوانی بکات لە سەرۆک پوتین دژ بە چەسپاندنی یاسای ئەمریکا، کاربەدەستانی بەرگری ئەمریکا، ئاجانسەکانی زانیاری ئەمریکا کەمتر خەمیە و مەترسیدارە و لاوازە. بەڵام هەندێک لە کۆمارەکانی پارتەکەی خۆیان بە دوور گرتلەوەی بە ئاشکرایی ڕخنەی تند بگرن. گومانکردن لە شتێک کە تا پشتڕاست نەبێتەوە لە جێی خۆیەتی. ئەمەم گوتووە و دووپاتیشی دەکەمەوە. من هەز دەکەم بۆتین کەسێکە کە دەبێت ئێمە مامەلەی لەگەڵدا بکەین، کەسێکە کە بەڕوونی بەشێکە لەو ئیمپراتۆریەتە بەدکاریە کۆنا و هەنگاوەکانی نەگۆڕیوە. سیناتۆری کۆماری بەناوبانگ جان مکین لە ڕاگەیاندنێکی نووسراودا دەرکەوتنی سەرۆکی لەگەڵ پوتین بە هەڵەیەکی تراژیدی وەسف کردووە و دەڵێت ترامپ هەنگاوێکی هەستیاری بۆ پشتیوانیکردن لە زۆردارێک ناوە. و سیناتۆری دیموکرات نوێنەری فلۆریدا داوای لە نوێنەرانی کۆنگرێسی هەردوو پارتی کردووە یەک بگرندش بە مەترسیەکانی سەرۆکی رووسیا کە سیخوڕێکی سۆڤێتی پێشوو بوو بۆ سەر دیموکراسی لە ئەمریکا. لە میانی کۆنفرانسە هاوبەشەکەی پاش کۆبوونەوەکەی نێوانیان هەردوو سەرۆک لە هێلسنکی باسییان لە مەسەلەی داگیرکردنی هەرێمی کریمیا لەلایەن رووسیاوە کرد. هەڵوێستی سەرۆک ترامپ لەسەر کریمیا ئاشکرایە و سوورە لەسەری. ئەو باسی لەوە کرد بە شێوەیەکی نایاسایی کریمیا لکاوە بە رووسیای فیدراڵەوە. ئێمە ڕوانینی جیامان هەیە. پێمان وایە ئێمە ڕیفراندۆمێک دەکەین بە پێی یاسا و ڕێسانیە و نەتەوەیەکان و هەروەهاش بە پێی پەیڕەوی نەتەوە یەکگرتووەکان. بۆ ئێمە بۆ رووسیای فیدراڵ ئەم دۆسیەیە داخراوە. لە سەرانسەری ئەوروپاش نیگەرانی ئەوە زیاد بووە کە سەرۆک دانەڵد ترامپ هەوڵ دەدات پەیوەندی لەگەڵ رووسیا و سەرۆکەکەی ببەستێت کە ئەمەش ڕەنگە ببێتە مای هەڕەشەیەکی ڕوونی ئاسایشی بۆ سەر ئەوروپا.